البته من ئێستا لە گەڕەکی مریشک فرۆشەکانی هەڵەبجەم لێرە مریشک فرۆشەکان گلەیەوەکەن کە نرخی مریشکیان بەرز بووەتەوە کە لە قاعەکانەوە بۆیان یەت نرخەکان بەرز بووەتەوە مەش تەئسیری لەسەر بازاڕی ئەمان دروست کردەوە. من بۆ قسەکردنی زیاتر دەچمە لای بەڕێزێک کە جوملە فرۆشی مریشکە بۆ کاری بەرزبوونەوەی نرخی مریشک بۆچی ئەگەڕێتەوە اینجا نرخەکەی چەند بۆ چەند بەرز بووەتەوە؟ مریشکی سە حالیان ئەمێوارە احتیمالی لە ناو قاعە بە 3000 تا 3050 تا 3100 دینار بێ ئیمڕۆ بە بۆنەوەی ئەو یەکەم علەف گرانە دووەم جوشکە مەفقەزمان نییە بەبێ پێویستی وڵاتەکەی خۆمان ئەمە دوو اینجا هۆکاری ڕۆشتنی بۆ جنوبیش پەیوەندی نییە بەم وەرزی بەهارەوە خەڵک خواستی لەسەر بێت پەیوەندیکی نە بە موچەوە هەیە نە پەیوەندی بە وەرزی بەهارۆیە پەیوەندی بە دەواازە سنووریەکانە لەگەڵ جنوبە ئەمە یەک دووەمیش گرانی ئەم علەفە وەختی خۆی علەف تەنی بە 450 دلار بووە گەڵا بە 120 بووە ئیسە تەنی بە 500 دلار و بەرەو سرە گەڵا بە 150. پەیوەندی چییە بە دەواازە سنووریەکانەوە لەوێەوە نایەتە ناو هەرێمی کوردستانی مەسەلە چییە؟ خۆ نەیەڵم بێتە ناو هەرێمی کوردستانە باشی باشترە مریشی خۆمان بەشی خۆمانەکە بەس ئەڕوا بەرەو خوارد کە ڕۆی بەرەو جنوب بەش ناکە و سعر بەرزە بێتەوە. لە بازاڕە چەندێ بەرز بۆتەوە کیلۆی؟ لە بازار ئایسە هەفتەیە لەمە پێش تا 2300 و 400 بوو ئیمشۆ احتیمالی 3200 دینار بێت لە ناو بازاڕە. باشە ئەمە ئێستا لە سنووری هەڵەبجە و دەواجینانی کە هەیە بەشی بەرهەمی ناوخۆی بەشی بەرهەمی منتیقەی سلێمانی شەکا بەزی هەڵەبجە باشە ئەمە یعنی هۆکاری ئەوە نییە کە هەموو دەواجینەکان بە یەک جار وەجبە دەرەکەن بە یەک جاریش لێیان نەبڕێت پەیوەندی نییە بەو بابەتەوە؟ پەیوەندی نییە بۆ یەکەم جاری وایە هەموو دەواجینەکان بە یەک کۆتیەکەن و ئەو کاتە ڤایرۆسێکی ژێر نیوەی ئەکوژێ سعر هەر پارەیەکە هەمووشی بە یەک کۆتیە کرد بێت جاری وای ژێ تاک تێیەکات سعر پارە ناکە ناچێ بۆ جنوب لێرە هەر پارە ناکات گرانیە تاکەی بەردەوامە پەیوەندی مالیە بۆ دەوری دە ڕۆژێکی تر بەپێ ئەوەی جوچکەی 30 ڕۆژ و 25 ڕۆژ و 35 ڕۆژ وانە زۆرە کە ئەوە پێگەی زۆربەی بەیەک و پێگە ئەگەر جنوبیش خۆی پێگا بەرەو فەستی هاوینە ڕۆین خۆیان نتوانن جوچکەتیەکەن دابەزێتەوە. سپاس بۆ بەڕێزت دەچمە لای مریشک فرۆشێک گرانبوونی نرخ تەسیرەکە لەسەر ئیشوکاریەوە خەڵک نەیە شتان لێ بکڕێت؟ وەڵی کاگورای جان بەخێر بێ ئاخۆ جارە پێش هەموو شتێن وەڵی لە ساسە تەسیرەکە بەخوا پێشتر جاریوا بووە ئێمە 5 قەفەز ما سەرفەکرێت بەس ئێرسا 2 قەفەزی سەرف ناکەین لەم دوو ڕۆژی وەرزی ڕۆژە خراپترین بازارمان بووە لە تعریفانی ئەتوانم بڵێم لە کاتی قەیرانەکەشە بەقی ئەم دوو ڕۆژێ مە خراپنەوە بازارمان خەڵک لەم کاتا خەڵکی حەزی لە بڕۆ سەری هۆرەمانەکە دوێنیاگەر بوو بینایە ئەتوانم بڵێم هەموو هەڵەبجە لێوە بووە ئەو نەقرە بارخوو بەس ینی ئەتوانم بڵێم هەموو شێگەڕێتەوە بۆ خەڵک تۆزێ هیلاک بووە زۆریش نەک تۆزێ یانێ بۆ سێ مەعاشی تریش هەر نێتوە سەرخۆی خەڵکێک زۆر قەرزار بووە لەسەر ئەم چەند ساڵی پێشوە موچە دواکەوتووە احتیمالەکە بۆ ئەوە تقریبا 2 مانگی تر تۆزێ خەڵک بێتوە سەرخۆی سەرکەوتوبی دەستی خۆش بێ خواتوانە هەڵبەتە لە سنووری هەڵەبجە نزیکەی 60 قاعی دەواجین هەیە یاخود زیاتر هەیە هەموو قاعانەی کە هەن بەشی بەرهەمی ناوخۆیی سنووری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە بەرهەمێنن و هەناردەی دەرەوەی سنووری پارێزگاکەشەکەن بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و ناوەڕاست و جنوبیش بەڵام لە پاڵ گرانبوونی نرخی مریشکیشدا بە هەمان شێوە لە قەسابخانەکان نزیکەی دە ڕۆژێکە بێ گۆشتی سووریش گران بووە پێشتر 10,000 و 11,000 بوو بەڵام ئێستا لە ناو بازار گۆشتیش بووە بە 12,000 ئەوانیش هۆکارەکەی بۆ گەڕێنەوە کە لە حیوان لە وڵاتی سووریاوە نایەتە ناو هەرێمی کوردستان بۆیە نرخەکە کەمێک بەرز بووەتەوە. وریا حەمە کەریم لە هەڵەبجەوە سپاس.